سەرباری ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی نوێکردنەوەی ساڵیانەی شۆفێران ساڵانە بڕەپارەیەک بە ناوی ڕێگەوبان لە شۆفێران وەردەگرێت، بەڵام ئەمە حاڵی ڕێگەوبانی نێواندوو و پارێزگای گرنگی هەرێمی کوردستانە. ئێرە ڕێگای سەرەکی نێوان هەولێر سلێمانیە. ڕێگاکە بە شێوەیە گوێران بووە، بە ڕێگای لاوەکی گوندێکی دوورەدەست دەچێت تا زیاتر بە سیمای ڕێگای بەستنەوەی دوو شاری گەورەی هەرێم بچێت. سەرباری ئەوەی ئەم ڕێگایە پڕەتی لە ڕەگلە و چاڵی گەورە، شەو و ڕۆژ لەم ڕێگایە بە بەردەوامی ئۆتۆمبیلی بار هەڵگری گەورە هاتچۆی پێدا دەکەن. ئەمە ژوای کردووە هاتچۆ لەم ڕێگایە ئەستەم و تااقەت پڕوکێن بێت. بەس ڕێگانە هەر زۆرم پێسەیرە کە ڕێگاک ئاوا ماوەتەوە لە مابینی دوو پارێزگادا، یعنی من وام بیستۆ کە ئەمەش کرد کراوە لە نێواندا، لە نێوان دوو پارێزگادا، نیوە بۆ لاو نیوە بۆم لای، بەڵام لە ئەسڵدا دەبووە ئەم ڕێگا نەقیر بووە، دەبووە ئاڵتوم بووە. بەڕاستی چەندەها سەیری کە تەماشام ڕێگەوان چەندەها عادیسە و چەندەها مەرگی تێدا ڕوویداوە. تڕێلە و سارێکی زۆری پێدادێ سەریکاوە حاڵمانە سەریکاوت هەموو ئەو جادەیە هەموو دەمە ئێرە تەپتۆزە بە هاوین و بەستانیش تەپتۆزە، کاتێک کە بارانیش دەبارە دەبێتە قوڕولیتە. خاستن ئەو تڕێلانە زۆر جاران تایان دەتەقێ بەهۆی خراپی ڕێگەکەەوە، ینی هەروەکو سیرکەن ئەو ڕێگایە کەڵکیەوەی نەماوە، ینی بۆ نمونە تڕێلەش پێدابێت. شۆفێران لە خراپی ئەو ڕێگایە نیگەران و دەڵێن بەهۆی بێخزمەتی و خراپی ڕێگاکە زۆر جار تووشی کێشە و لە کارکەوتنی ئۆتۆمبیلەکان بووینەتەوە. سەرباری ئەوەش کاتێکی زۆرمان پێدەچێت تا دەگەینە شوێنی وەبەست. باز لەوەش دەکەن هاوینان تەپوتۆز هەراسانی کردوون و لە زستانانیش قوڕولیتە ئەم شوێنەدا دەپۆشێت. بۆتە ڕێگای بینی دوو وڵات، تەنان سیارەی تورکی و ئێرانی ژێرەوە هات چۆلەکە. بەڕاستی ژیانێکی زۆر ناڕەحەتمان هەیە بەدەست ئەم ڕێگاوە. ڕۆژانە دین وێرە ڕۆژ نییە تووشی دەردەسەری و ئازار نەبین، ڕۆژ نییە تووشی نەهامەتی نەبین. نازانم ئەم حکوومەتە بەنیازی چییە، بەنیازە ئەم وڵاتە گەربی خۆیزانەیە با لانی کەم تۆزێک خزمەتگوزاری ڕێگاوبانەکان بکات و بەروی هیچ سیارێک لەم سیارانەی ساڵانە لە 600-700 کەمتر حەقی ژینگە و ڕێگاوبان نادەین. ئەی کوا ڕێگاوبانەکەمان ڕێگەکە زۆر خراپە، تقریبا لە هەولێرەمەتی دەستنێ سولێمانی 10 ساعتمان پێدەچی، 10 ساعتم پێدەچێن بۆ خۆوەستی بەیانی وا بەڕێمەوە هەتا 5 ساعتی ناگەمە سولەیمانی لۆ عربەت دەبم. ڕێگای سەرەکی سماقوڵی کە شاری هەولێر و سلێمانی بەیەکتر دەبەستێتەوە. زیاتر لە 6 ساڵە ئەم ڕێگایە ئەمە حاڵەتی لە کاتێکدا ئەو شوێنەی ئاستەنگی بۆ شێفێران و هاتچۆ دروست کردووە درێژەکەی کەمتر لە 1 کیلۆمەترە و تا ئێستا نەتواندراوە چارەسەر بکرێت. گەیلان سابیر، کەناڵی پەیام، ڕێگای سماقوڵی.